بینەران و بیسەرانی دەنگی ئەمریکا سڵاوتان لێبێت و ئەم کاتتان باش. من دڵشادەنوەرم کە لە کەمپی تازەدەی سنووری ئیداری گەرمیانەوە لەگەڵتانم کە ئەم کەمپە لە ماوەی ڕابردوودا نزیکەی 650 خێزانی ئاوارەی عەرەبی تێدا بوو، بەڵام لە ماوەی چەند مانگی ڕابردوودا تەواوی خێزانەکان ئەم کەمپەیان چۆڵ کرد و لە ئێستادا ئەو خێزانەی کە پێشتر لەم کەمپەدا بوون بەشێکیان گەڕاونەتەوە بۆ ناوچەکانی خۆیان، بەڵام بەشەکەی تریان لە ناوچەکانی ئیدارەی گەرمیان نیشتەجێ بوون و لە ئێستادا لە ئیدارەی گەرمیانە کاروبارەکانی خۆیان ڕاییەکەن. من ئەمەوێ بۆ قسەکردن لەسەر مەوزوعی ئاوارەکان و بەتایبەت ئەو ئاوارانی کە ئەم کەمپیان بەجێ هێشتووە بووە گەڕاونەتەوە بۆ ناوچەکانی ئیداری گەرمیان یاخود بۆ ناوچەکانی خۆیان دەمەوێت لەگەڵ بێستون ژاڵەی بەڕێوەبەری کۆچ و کۆچبەران و وەڵامدانەوەی قەیرانەکان لە ئیداری گەرمیان گفتوگۆ بکەم. کاک بێستونم کات باش دەمەوێت لەو پرسیارەوە دەست پێ بکەم، ئەو ئاوارانی کە پێشتر لێرە بوون گەڕاونەتەوە زیێدی خۆیان یاخود لە گەرمیان گیرساونەتەوە نیشتەجێ بوون. زۆر سپاس بۆ دەرفەتە وەکیەوە وتان دیارە لە سنووری داری گەرمیانە لە دوای ڕووداوەکانی ساڵی 2014 و شەڕی داعشەوە نزیکەی 7,000 ئاوارەی عەرەب کە هی 5 پارێزگای عێراق بوون، ئەنبار و سەلاحەدین و دیالە و بابل و ئەو پارێزگایانە هاتنە سنووری داری گەرمیان. ئەم ئاوارانە بەشی زۆریان لە ناوچە و شار و شارۆچکە جیاجەکانی سنووری داری گەرمیان نیشتەجێ بوون و نزیکەی 1300 خێزانیشیان لە هەردوو کامپی ئاوارەکانی قۆرەت و تازەدەیان نیشتەجێ بوون. ئەوانەی کە لەم کەمپەیە بوون بە دیاریکراوی ڕۆژی 19 ئازاری ڕابردوو بە تەواوەتی کامپەکەیان چۆڵ کرد. لەو ڕۆژەدا وەزارەتی کۆچ کۆچبەرانی عێراق و بەڕێوەبەرایەتی کۆچ کۆچبەران و وەڵامدانەوەی قەیرانەکان لە ئیداری گەرمیان چۆڵبوونی کەمپەکەیان بە یەکجاری ڕاگەیاند. ئەو خێزانانەی کە لە کۆتایی چۆڵکردنی کەمپەکەیان مابوونەوە نزیکەی 125 خێزان بوون کە 75 گیان بەسەر شار و شارۆچکە و شوێنە جیاجەکانی گەرمیاندا دابش بوون و ئەوانی تریشان گەڕانەوە بۆ ناوچە ئەسڵەکانی خۆیان. ئەو خێزانەی کە لێرە ئەم کەمپیان چۆڵ کرد لە ژێر فشاردا کەمپەکەیان پێچۆڵ کرا یاخورد بە ڕەزامەندی خۆیان بوو کە گەڕانەوە بۆ ناوچەکان یاخود بۆ سنووری داری گەرمیان. ئێمە لە بەڕێوەبەرایەتی کۆچ کۆچبەران وڵامدانی و قەیرانەکان مەرجی بنەڕەتی و ئەساسیمان بۆ وەزارەتی کۆچ کۆچبەرانی عێراق ئەوە بوو کە نابێ هیچ جۆرێکی فشارکردن بەکار بهێنرێت. دیارە وەزارەتە هەندێک ئۆڤەر و امتیازی بۆ ئاوارەکان هەبوو، لەوانە پێدانی 4 میلیۆن دینار کە هەر ئەم ڕۆژ بەبنەی ڕۆژی جیهانی پەنابەرانەوە وەزیری کۆچ کۆچبەرانی عێراق ڕایگەاندەوە و هاوکاریانە بەردەوامە بن. لەگەڵەوەشا هەندێک ئۆڤەری دیکەی ناوماڵەوە ئەو شتانیان هەبوو. هیچ جۆرە فشارێک بۆ چۆڵکردنی کەمپەکە بەکار نەهێنراوە. ئێمە ڕێگەمان ئەسەن بە بەکارهێنانی جۆرە فشارێک نەداوە، بەڵام ئەوەی کە هەبوو ئەوە بوو کە ئاوارەکان ئەو ئۆڤەرانیان خراە بەردەم ئۆڤەرەکانیان قبول کرد، هەتا ئەوانەشیان کە نەگەڕانەوە بۆ ناوچەکانی خۆیان هەر امتیازانیان وەرگرت. بەڵێ ئەو ئاوارانەی کە ئێستا لە گەرمیانە ماونەتەوە تقریبا نەگەر ئامارێکی ورتان لابێت چەند هزار ئاواری عەرەب لە ناوچەکانی گەرمیان ماونەتەوە گیرساونەتەوە. ئەلبەتە مادام ڕۆژی گیانی پەنابەرانە حەزەکەم زانیاری چیترتان دەمەکە ئێمە لە سنووری داری گەرمیانە نزیکەی 1000 پەنابەریشمان هەیە کەم پەنابەرانە پەنابەری ڕۆژهەڵاتی کوردستانن لە کوردانی ئێرانن کە لە ساڵی 1970 هاتوون و لە کامپی ئاڵتاش لە ڕوومادی نیشتەجێ کراون و لە دوای پرۆسەی ئازادی عێراقەوە لە 2003 هاتوونەتە سنووری داری گەرمیانە و 1000 ئاوارە یا پەنابەرە ئێرانیا کە لە نزیکەی 250 خێزان پێک دێن بەشی زۆریان لە شێوەکان پێکا کە ناوی شێرەوەن نیشتەجێ بوون، ئەوانی تریشان لە ناوچەکانی تری ئەم سنووریان. لە پەیوەندی بە ئاوارەکانیشا بە پێی داتاکانی وەزارەتی کۆچ کۆچبەرانی عێراق لەم سنوورەیە ئێستا 5000 خێزان کە لە 30,000 کەس زیاتر پێک دێن لە سنووری داری گەرمیانە ماون لە شار و شارۆچکە جیاجەکانی سنووری داری گەرمیانە نیشتەجێن کە ئەمانش بەشی زۆریان خەڵکی شارەدەی جورفە سەخرن لە پارێزگای بابل کە شارۆچکەکەیان لەگەڵ زەویا یەکسان کراوە میلیشیەکانی تیان نیشتەجێ و بە هیچ جۆرێک ناتوان بگەڕێنەوە. ئەوانی تریشان بەشی زۆریان خەڵکی هەندێک ناوچەی پارێزگای دیالن کە هێشتا کێشەی زۆری تایە، خەڵکی سەلاحەدین لەم سنوورە ماوە، هەندێک خەڵکی بەشێک لەو ئاوارانە پێشتر ترسیان هەبوو لە گەڕانەوە دۆسییان بۆ دروست کرابوو. ئایا چارەنووسی و ئاواران چی لات؟ هەندێک هەوڵ هەیە ڕاستیەکەی لە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانی عێراق و وەزارەتی کۆچ و کۆچبەرانیش بۆ چارەسەرکردنی هەوڵی ئەو خێزانانە، بەڵام بەشی زۆریان هێشتا مەخاوف و مەترسی ئەمنی جاجیان هەیە، پەروەندەیان بۆ کراوەتەوە، دۆسی جاجیان بۆ کراوەتەوە. کاتێک دێن سەردانی ئێمەکەن باس لەوەکەن کە جیاکاری تایەفیان بەرامبەرەکرێەوە ناتوان بگەڕێنەوە بۆ ناوچەکانی خۆیان، بەڵام ئەتوانین بڵێن ینی سەرەتای ساڵی 2024 تا ئێستا هەندێک گەڕانەوە بۆ ناوچە
ئەسڵەکانی ئاوارەکان هەیە بەتابەت لە سنووری پارێزگای دیالەوانەی کە لە دەوروبەری شارەدەی شارەبان و سعدیە نیشتەجێن بەشێکی بەرچاویان گەڕاونەتەوە بەشی زۆری شانۆک پێم وتن شوێنی وا هەیە وەک جرفە سەخر کە بە هیچ جۆرە خەڵکەکەی ناتوان بگەڕێنەوە توانم بڵێ هێشتا بارودۆخێکی گونجاو لەبار نییە ئێمە هەمیشە بیرڕامان وا بووە کە چاکردنی بارودۆخی سیاسی و ئەمنی ناوچەکانی شەجێبوونی ئاوارەکان و لابردنی جاکاری تایەفی ئەتوانی ئاوارەکان بگەڕێنێتەوە نەک هیچ پەروەندە و هێز و شتێکی دیکە. بەڵێ زۆر سپاس بۆ بێستونژاڵایی بەڕێوەبەری کۆچ و کۆچبەران و وەڵامدانەوەی قەیرانەکان لە ئیدارەی گەرمیان دەمەوێت ئاماژە بۆ بکەم ئەم کەمپەی کە ئێستا لەم دەڤەرەدایە کە لە سنووری ئیدارەی گەرمیان بەشێک لە دانیشتوانەکەی لە ناو شاری کەلار و ناحی ڕزگاری و قەزای کفریا گیرساونەتەوە و هەندێک لەو خێزانە عەرەبانە ئەتوانم بڵێم لەگەڵ خێزانە کوردەکانە جۆرێک لە پەیوەندی کۆمەڵایەتیان لە ڕێگەی ژن و ژنخوازیەوە پەیدا کردووەوە بە تەواوەتی ئەکرێ بڵێن ڕەنگە نیازی گەڕانەوەیان بۆ ناوچەکانی خۆیان نەبێت.